پرستم بگومان داواکاریەکانی هەر هەڵبجەیەک ڕوون و ئاشکرایە زیاد لە 35 ساڵ بەسەر مەرگە سات و کارەساتی کیمیابارانی هەڵبجە تێپەڕیەوە هەتاوەکو ئێستا ئەگەر سێرێکی سیمای شاری هەڵبجە بکەین سیمای پێش 1970 پێوە دیارە ئێستا بەڕێپێوان لە ناو بازارەوە هاتین هێشتا ئەو بازارێک کە لە ساڵی 1970 پێش 80 دروستکراوە چەندین دەیە تێپەڕی بەڵام هێشتا هیچ شتێک بۆ هەڵبجە نەکراوە پاش 9 ساڵ لە بەپارێزگاکردنی هەڵبجە ئەگەر لە دەواازەی شارەوە بین و دەست پێ بکەین ئەو پرۆژەی کە بۆ دەواازە دەرچوو هێشتا پرۆژەکە جێبەجێ نەکراوە ئیترە بێ پرۆژەکانی تری ناو شارچیان بەسەرهات بێ ئیترە بێ ڕێگەبان چۆن بێ ئاو چۆن بێ کارەبات چۆن بێ گوزەرانی خەڵک چۆن بێ ئیشکردن چۆن بێ حاڵی گەنجەکانمان چۆن بێ حاڵی قوربانیەکان و کەسوکاری قوربانیان و تاقانەکان و حاڵی بریندارەکانمان چۆن بێ کە نەخۆشخانەیەک تایبەتمان هەیە بە کیمیاباران بەڵام هەتاوەکو ئێستا نەشتەرگەری تری تیاکرێ و بە پارەش تەنانەت پارەشیان لەوەرەگیرێ بەڕاستی ڕەنگەم قسەی ئێستای کەم قسەی سەرزاری هەر تاکێکی هەڵبجەیی بێ کە بەڕاستی هەڵبجە پێویستە ئاوڕێ لە بدرێتەوە پێویستی بەوەیە خزمەت گوزاری بۆ جێبەجێ بکرێت ڕاستە ئەمانە هەمووی پێویستن بەڵام ئێمە ئیتر پێویستمان بەم قسە سەوز و سوور و بڕێق و باقانە نیە تکاتان لێکەین زۆر بەجددیانە زۆر ئێمە بەهێمنانە هاتوین داوای مافی خۆمانەکەین تکاتان لێکەین ئێمە پێویستمان بەکردارە و پێویستمان بە بەڵەنە درۆکانتانێ وەک هەر ئەو 35 ساڵی ڕابردوو کە تێپەڕ مەرجی کۆتایی فشار